الرحمن الرحیم. ئەمن فاتح ئەرژەنگیم، خەڵکی ئاوایینێ سەر بە شاری مەریوان، خاوەنی موزەی کۆمەڵایەتی لەم ئاواییە. لە ساڵی 1375 هەتاوی یانە ساڵی ئێرانی بەدواوە کەوتمە فکری ئەوەی کە ئەم موزە کۆ بکەمەوە و بیگەێنم بە ئەو شوێنەی کە خۆم حەزی پێ ئەەکەم. تر وردە لە دێهاتەکانی مەریوان و لە دەوروبەرە تا ڕادێ نزیک بە هەورامان و مەنتەقەی مەریوان کولەن گەڕام و لە هەر کوێ شتێکم شک ببردایە ئەچووم بۆ کۆکردنەوەی. ئەوەی ڕاستی بێ من بڕە جار کە بڕە لە قوتابیەکان ئەهاتن بۆ لام کە بابەتی مێژووی و بابەتی تاریخیان بۆ بنووسم. بڕشتم ئەنووسی بۆیان لە ناو نووسراوەکانە تەعەجوبیان ئەکرد و حاڵی نەیەبوون لێی. مەسەلەن ئیسفادەم ئەکرد کەڵکم وەرەگرت لێ بڕێ ناو وشەی کۆن کە زوو لە دێهاتەکانە ئیسفادەمان لێ ئەکردن بەکارە بێژرا لە زوانی ڕۆژمەڕە و ڕۆژوانی ڕۆژانە، ئەوان حاڵی نەیەبوون. من جوتم ئەمە بە نەوعێ خەسارێکە کە بەڕاستی مناڵەکان خەریکە وردە ئەو وشە کۆنانەی بەهۆی تەکنۆلۆژی و بەهۆی ئەوەی کە دنیا عیلمانی دەبێت لەبیر دەچێتەوە. کەوتمە سەر ئەوەی کە لە فکری جەماوەری و کۆکردنەوەی ئەم موزا ببم کە زۆر حەزم پێ ئەکرد و یەکێ لە ئاواتەکانم بوو کە بم بە خاوەنی موزەیەکی ئاوا، هەرچەند کە هێشتا خۆمە دڵم نییە. ئەگەر باسی وشە بکەین لە لەحازی وشەیشۆ فرێ لە وشەکان هەن ئێمە کەڵکیان لێوەردەگرین. مەسەلەن بۆ نمونە ئیسە ئەو زەرب المەسەل و ئەو پەندە پێشینیانەیە ئەغڵەبی بەم کەرەسانە کە لەم موزەی منا هەیە وتراوە، ئیسفادەی لێکراوە لە باری ئەدەبیاتۆ، لە باری ئەدەبیۆ فرێ لە وشەکان. بۆ نمونە ئێلان لەگرا من لە 2000 بەرەو زوور 2000 تا 2500 تا 3000 کەرەسم لەگرا هەیە. هەر یەکەی ناوێکی هەیە، خۆنانی ناوی دووپات کرا و بە شتێکرا نەنراوە، پس خۆی پاراستنی 2000 کەلیمەی کوردیە. ئەوە لە لەحازی ئەدەبیۆ ئەمە ئەو کەڵکی هەیە. لە لەحازی فەرهەنگیۆ شێوەی کۆمەڵگا کە چۆن ژیاون، چۆن لەگەل سەرما بەرەنگاریان کردووە، لە گەرما بەرەنگاریان کردووە بۆ کشت و کاڵ، بۆ ئەنواعی وەسیلەی دفاعی، بۆ وەسیلەی شەڕ. کەم شت لە ژیانە کەڵکی وەرنەگیرابێ لێ کە لەم موزانە نەبێت. پس ئەمە خۆی بنەنەوعێ کۆمەڵناسیشۆ ئەرزشی هەیە کە ئەو کۆمەڵگا لەم ناوچەی کوردەواری مەریوانە چۆن ژیاون لە 100 ساڵ لەمە بەرەو تا ئەگەتە ساڵەکانی پێش. پس لە بواری کۆمەڵگاییەوە، لە بواری ژیانەوە، لە بواری وشەوە، لە بواری ئەدەبیاتەوە، لە بواری حتا مەسایلی سیاسی، فرشتی مەسایلی سیاسی ئەم شتانە کە چۆن بەرخوردیان لەگەل ئەنواعی نامەی هاتیە، ئەنواعی مەسەلەن پێناسە قەدیمەکانی هاتیە، ئەنواعی وەسیلەی تری هاتیە، وەسیلەی شەڕی هاتیە، لە بواری کشت و کاڵەوە، لە بواری شتی ئیجتیماعیۆ، لە بواری مێژووە. خۆی ئەوە بەحسێکە لە بواری علمی شۆشتی باشیاتیا. مەسەلەن ئێمە وەسیلەمان هەیە بۆ پاڵاوگرێ، پاڵاوتنی ئاو بەکاربراوە، وەسیلەمان هەیە بۆ کاری هونەری بەکاربراوە، وەسیلەمان هەیە بۆ چنین بەکاربراوە. پس لە بواری سەنعەتیشۆ ئیسفادەی هەیە. لە هەموو بوارەکان و لە موزا کەرەسە پێیاڵێت. پس ئێمە ئەتوانین لە کولا بێژین موزەیەکی بە کەڵکە بۆ ئەنواعی بوارە جۆرا و جۆرەکانی ئەم ژیانە کە هاینتیایە کەڵکی دەوەرگراوە.
بۆ نمونە ئێمە پێی ئەڵێن دەمنێ ئەمە لە کاتی نیگابانیدانا لە کاتی ئەوەی کە مەسەلەن کەسێک وەکو یاخەیە سەرگەردنی گرتوەیە پێشڕەوی کاروانێ بوو بێت لەبەرەوە کە بێتاقەتی جگەرە زۆری بۆ نێنێ جگەرەی خواردووە و لەبەرەوە کە نورەکەشی لە دوورۆ دەرنەکەوێت جگەرەکەی ئەخستە ناو ئەمە دووکەڵەکەی لەمانەوە درۆ نورەکە دیار نەبوو بە نەوعێ وەکو پۆشێنەر داپۆشێنەری جگەرەکە ئیسپادیان لێ کرد مەسەلەن زۆرتر کاروانچیەکان و ئەو کەسانە ئیسپادیان لێ کرد کە جگەرەکان شاریاوە بێ لە دوورۆ ئیسپادێ بەڵام هەمیشە خۆی نەوعێ تەرفەندی نظامی و سیاسیە خەڵکانێک کە زوو ژیاون لێرە لەم ناوچە لە هەر ناوچەیەک بێژین بڕە لە ناوچەکان ناوچەی شاخاوی بووە ناوچەیە بووە کە کێوسانی بووە بەفر و بۆرانی زۆر تیا بووە ئەو خەڵکە لەبەرەوە کە دانەمێنن مەجبور بوون کە لە تەبیعەت و لە سروش ئیسفادەهایەکی باشیش بکەن بۆ نمونە کاتێک کە ڕۆیون بۆ کۆڵەگەڵا هاوردنەوە بۆ کارێکیان لازم بوو بەسەر بەفراچوو بن لەم کەوشانە ئیسفادەیان کردووە کەمە سەرەتاییترین کەوشی ئەو سەردەمە بووە پێی ئەڵێن کەوانە کە ئەیان خستە قاچیان پێ ئاکرد و بەسەر بەفرا ئەچوون لەبەرەوە کەمترش نەخوارە بتوانن بەڕەحەتی بەسەر بەفرەکانە حرەکەت بکەن و بجوڵێن ئەمە کەوانەیەکە کەوشێکی قەدیم و کۆنە بەمە حرەکەتیانەکە بەسەر بەفرا لە کاتی پێویستە ئەم بەردەیەکێ لەو بەردانەتە کە کاروانچیەکان ئیسفادەیان لێ کرد بۆ دیاریکردنی مەسیری ڕێگەیە ئەو شوێنەی کە گەرەکیان بوو لێەوە عبورکەن لەبەرەوە کەس نەزانێت کاروانچیەکان وابوون کە باری گرانیان پێبوو شتی قیمەتیان پێبوو سەرقافڵیان لەبەرەوە ئەناردیا پێشقەراوڵیان لەبەرەوە ئەنارد کە شوێنی ڕێگەکانی تاقی بکردایەتەوە ئەویش ڕۆی لەسەر ملە و لەسەر ئەو شوێنانە کە خەتەری ئەوەی بوو کە چەتە و ڕێگری تیابێت بە مەخفیانە لەبەرەوە کە شوێنەکانیان هەڵمەکرێت بەردی وایان دیاری ئەکرد مەسەلەمە چوارجەهەت بوو ئەم بەردانە بەردەهایەکی وایان پێیا کرددایانە نا مەسە علامەتیان لێ ئایان و لە علامەتەکە ڕووکردبێ هەرکوێەوە ئێمە بەو مەسیرایین بەو مەسیرا بێ دوای منێتر خۆ کاتی تەلەفۆن و مۆبایل و ئەم شتانە نەبووە کە زەنگ بن بۆ یەک تر ئەو علامەتەکەیە لە بەردێک و ئەڕۆی تر بە شوێن ئەو بەردا ئەڕۆین ئەگەر کەسێ بۆیە بیزانایە بە تەرفەندەکەی ئەوان ئەچوو بەردەکەی هەڵەگەڕاندۆ بۆ بارە مەسیری کاروانەکەی تەغیرە ئەکەوتە ناو تەڵێ کەس ئەمە بۆ ئەو نەنەبوو بێ مەنە شاریاوە و مەخفیانە و سڕی بووایە کە کاروانچیەکان خۆیان بیانزانایە کە نەکەوتن ناو تەڵە و کاری ئەوەی کە چەتە ڕێگر و بارەکەیان تاڵان بکات یەکێتری لەو کەرەسانە تایبەتانە کە ئەمە زۆر لە مێژووی مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ کۆن بۆ حدود 1000 تا 1200 ساڵ لەمەوبەر ئەو بوو کە ئەم پلوسکە پلوسکی ئاو ئەیانە بە بەرکانیەکانەوە ئاو لەو پلوسکۆ ئەچوە ناو ئەو حەوزۆکە لەو حەوزۆکەەوە خەڵتە و ئەو ڕیخەوردەی ئاوەکە ئەنیشت و لەم کنۆ ئاوێکی پاک ئەهاتە دەرەوە وەکو پاڵاوگە پس لە بواری علمیشا ئیسفادەیان لە سروش کردووە و ئاویان پاڵاوتووە ئەمجا خواردویانەتەوە وەکو ئەویشە لولەی بۆ ئەوەی کە ئاو بن بۆ شوێنێکی تر بۆ ئینتقالی ئەو لەم کانیەکان لە بواری بۆ ئینتقالی ئەو لە کانیەکان و بۆ دیەکان بۆ قەڵاکان یا لەویا شوێنی شتی ترمان هەیە هەر مەسەلەن ئەم کەرەسە بۆ ئاورە بۆ چرا بووە ئەمە شیرە گەرچەک یا ئەو شتەی کە گڕی جوان بوو ئەیان کردە ناوی ئیسفادەیان لێ کرد و ئاوریان پێوە نا بەشەوە بۆ مەشعەل بۆ وەکو چرایەکی تایبەت کە مامۆستا قانیعیش بڕە لە شیعرەکانە کە لە شیعری ئافرین زانینە ئەو شتەی وتووە کە ژێ ئافرین زانی نافەکە لە شوێنەکە ژێ شیرە گەرچەک و کرد بە کارەبا شیرە گەرچەک ئەیان کردە ناو ئەم مەغزەنە ئاوریان پێوەنا لەبەرەوە کە نورێ جوانی بێت ئەمە نەوعە چرا بووە چرای دەسی بۆ کردەوە کاتا ئیسفادەیان لێ کردووە لە سواڵەت دروست کراوە و هەروە مەسەلەن ئەم شتە ئەمەی قومقومەی ساسانی پێ ئەڵەن هەر لە گڵی ڕوس و لەو خاکە سوورەکە لەم منتەقا هەیە ئەو ژنانە هاتوون بە زەرافەت و بۆ جوانی دروستیان کردووە ئەمە سەرما و گەرما لە خۆیەوە کەم عبوورەدات و ئاوەکەی هەمیشە چیاو بوو ئیتر شەو لازم نەبوو خۆرە و کاتا کاری خەچاڵ و ئەم شتانە نەبووە لەمانە ئیسفادەیان کردەوە بۆ ئاوی فێنک کە هەمیشە لە بەردەسا ببێت و ئەنواعی وەسیلەهای تر کە هەر یەکی هی دەورانێک کە دەورانەکەیان گەڕێتەوە بۆ 2000-3000 ساڵ لەمە بەرەو ئەسری ئەشکانیەکان ئەسری هەخامنشیەکان ئەسری ساسانیەکان ئەسری مێهردادیەکان
ئەگەڕۆنە بە پێی تاریخ ئەمانە ئەبێ عمریان بۆ تەعین بکرێت و دیاری بکرێن چی سەر دەمانێک بوون. ئەمە بەشی بەرد و مجەسەمە و بەسی مێشی مێژوویە کە جێی خۆیەتی لەگرا. من سپاس بکەم لە کاک سەید محیەدینی شێخ ئەحمەدی کە یەکێک لە بەتەمەنەکانی ئاوایی ئێمەیە، بەڕاستی هونەرمەندە، بەڕاستی وەساکارە کە بڕێ لەم بەردانە خۆی تاشوێتی لە ڕۆی شکڵە قەدیمەکان و دەری هانیەوە بە شێوەی ئەو پادشا قەدیمانە کە بەڕاستی جێگەی تەشەکر و قەدردانی هەیە کە لەو پیاوە بەڕێزیە بکەین کە کۆمەکی بە موزەکەی من کردەوە بۆ داناندنی ئەم موزە کۆمەکی زۆری پێکردوم. فرێ لە کەلەسەکان هیچ سەید محیەدینی شێخ ئەحمەدیە کە بەڕاستی هونەرمەندە، بەڕاستی ئەهلی هونەرە، کابرایەک لەو تەمەنا توانێتی ئەمە دروست بکات. ئەمە ئەغڵبی پادشاکان وەکو پادشای ئیمپراتۆری ڕۆم و عوسمانی، پادشاهیە کاوەی ئاهەنگەر، پادشاهی هەخامنشی ئەبوو عەلی سینا، تەختە جەمشید و هەروە سەربازانە ماد و ئەشکانیەکان کە بە شکڵ ئەوانە دەری هانیوە کە جێی خۆیەتی تەشەکرێت تایبەت بکەین لە خاڵۆ سەید محیەدین شێخ ئەحمەدی. وەکو پێویست کە پێویست بێ لەسەر ئەم موزە من شرۆڤە و تەوزیحێکم ببێت ئەوەیە کە ئەم موزە پێک هاتووە لە چەند بەشی جۆرا و جۆر، وەکو بەشی کشت و کاڵ، بەشی جیل و بەرگ، بەشی وەسیلەهای دفاعی، وەسیلەهای ئەوەی کە لازم بووە بۆ ژیان، بەشی مەجەسەمە، بەشی ئەنواعی سوفاڵ و گڵینەکان، بەشی وەسایلی پێخەف و ئەو جعبە و زیور ئالاتی ژنانە کە ئەمانە هەمووی لە تولی ئەم 20 ساڵی ڕابردوو 22 ساڵی ڕابردووە من هەوڵم داوە کۆم کردوونەتەوە لەگرە جەماوەریم کردن دامناون کە هەرچند جێگەکەی مناسب نییە و جێگەکەی باش نییە و ئەم شوێنیان بە ئەمانەت بە من داوە جێی خۆشێتی کە تەشەکر و سپاس بکەم لە بەخشداری مەرکەزی مەریوان کە بەڕاستی چەند ساڵێکە ئەگریان بە من داوە وەکو موزەیەک جێگەی خۆیەتی کە تەشەکوریان لێ بکەم بەتایبەت بەڕێز کاک عیزەتی دروستان و بەڕێز کاک مەحمودی میهری و ئەمانە کە هەوڵیاندا ئەوانەی کە لە بەخشداری مەرکەزین کە دووبارە ئەم شوێنە بنەوە بە من بۆ داناندنی ئەم موزەیە. ئەنا لە ئەسڵا ئەم شوێنە شوێنی من نییە، ئەم موزەکە موزەی شەخسی خۆمە، لە ماڵی خۆما بوو ئیسا هاوردوومەتە ئەم جێگە بۆ ئەوەی کە بازیت کنەندە و گەردشگەر و توریست بێن لەگرا بیبێنن کە بەڕاستی شوێن باشیش بۆ تایسە پێشوازی باشی لێکراوە لە ئەغڵبی وڵاتە خارجیەکان و ناوخۆی ئێران و دەرەوەی ئێران کەسانێکی باش هاتوون و توریستی باش هاتوو سەردانی کردووە و منی شانازی ئەەکەم کە بتوانیومە کارێکی ئاوا بچووک بکەم بۆ نەتەوەکەم و بۆ فەرهەنگی میلەتەکەم کە بەڕاستی من شانازی ئەەکەم چون ئەو میلەتە و ئەو خەڵکە لایەقی ئەوەیە خزمەتی پێ بکرێت. منیش وەکو بچووکێکی ئەو میلەتە حەزەکەم شانازی ئەەکەم کە هەمیشە بێمنەت سەر لە ڕێگەی ئەو خەڵکە بم و خزمەت بەو فەرهەنگ و بەو دەوڵەمەنیەی بکەم کە بوویەتی و ئەیشی بێت لە ئایەندا ئیشەڵڵا. زۆر بە هیوام کە زیاتری بکەم، حتا بە هیوای ئەوەم کە لە ناوچەی ئێران و لە مەنتەقەی خاوەنمێنا بم بە خاوەن موزەیەکی عەزیم و توانایی ئەوەیشم هەیە، پۆتانسیەلی ئەوەم هەیە کە بەڕاستی لە بواری فەرهەنگی و موزەداریە موزەیەکی زۆر گەورە و ناودار لە مەنتەقەی مەریوانە بمبێت کە بەداخەوە من توانایی ئەومە نییە خۆم، توانایی ماڵی ئەومە نییە کە بتوانم موزەیەکی پیشڕەفتە و موزەیەکی پێشکەوتوو دابنێم، وەلی داواکاریشم لەوانەی کە دەسەڵاتیان هەیە و فکریان هەیە، چونکە بڕێ کەس دەسەڵاتی هەیە و فکری ئەوەی نییە کە خزمەت بە گەل و بەهۆز بکات. ئەوانەی کە بەڕاستی دەسەڵاتیان هەیە و فەرهەنگ دۆستن و خزمەت بە فەرهەنگیان خۆشگەرەکە بێن بە یەکەوە. من نایژم بۆ من ئەسڵان احتیاجم بەم موزە نییە، فقط میلەتەکەم احتیاجی هەیە پێی. ئەو مناڵانەی کە لە ئایەندا گەورەیە من احتیاجیان بەمان هەیە. پس من داواکەم لەوانەی کە دەسەڵاتیان هەیە ئەگەر بەڕاستی قەومی کوردی و مێژووی کوردیان خۆشگەرەکە بێن با موزەیەکی تایبەت لە مەنتەقەی مەریوانە بمان بێت کە هەم اعتبارێکە بۆ ناوچەی مەریوان و ناوچەی کوردەواری، هەم لە بواری مێژوویشەوە با شتێکی وا نەفەوتێت
با ئەو کەلیمانە لەبێت نەچنەوە ئەغڵب ئەیسا شت هەیە لەگرا لە جەنابیشتی بپرسم ناوەکەی نازانیت دەی بۆچی ئەبێت تۆ نەزانیت کە مناڵێکی کوردی ئەو شتە با و باپیری تۆ ئیسفادەی لێکرۆ ناوی بردووە بۆ ئەبێ ناوی ئەو شتانە بچێتەوە ئەو خۆی فەرهەنگێکە یەک و مامەسا هەژار هەمبانە بۆرینی دروست کرد بۆ ئێمە داینا خۆی خۆشکر ئەوونە دەوڵەمەند بوو احتیاجی بە هەمبانە بۆرینە نەبووە لێ بۆ ئێمەی دانا پس ئێمەش بە ئەم وزە بێڵینەوە بەڕاستی ئەوەی کە دەسەڵاتی هەیە من بێت دایبنێ من تەحویڵی ئەوی ئێم ئەو دایبنێت من هەدەفم ئەوە نیە کە سەرمایە یا پوڵێ لەم موزە بەدەست بێنم تا ئێستا شکر الحەمدولله موزەکەم بە خۆڕایی لە خزمەتی خەڵکا بووە پوڵم لە هیچ کە نەسندەوە بۆ هاتن بە موزە ڕایگان بووە تا ئەو شوێنە کە دەسەڵاتم بێت لە مەولا هەر بە ڕایگانەی هێڵم بۆ دەسەڵاتیشم نەبوو ئیتر حتمما لەبەر کاروباری موزەکەیە جارێ من لایەنەکانی تر هاتوون ئەنواعی میدیاکان هاتوون لەگە من ئەو قسانیانە کردو سوالانە کردووە بەر لە هەموو شتێ سپاسی ئەوانە یەکەم کە شتەکانیان هێنن بۆ ئەگرێک هانیویانە و ئەیهێنن بەڕاستی ئەگەر ئەوان نەبوو نایە و نەیاندایە بە من بوزەکەم ئاو بۆ دانێنرا ئیسا شتانیشە فەوتا بوو داوا لە خەڵکی خۆشەویستی کوردەواری یەکەم ئەوەی لە هەر کون و خوشبنێکی ئەم وڵاتە شتێکی ئاوا کۆن و مێژووی شکەبات بێنێتی بۆ موزەی نێ لەگرا حتمما کە نافەوتێ و بە ناوی خۆشیانەوە سەرتی ئەەکەین لە دەفتەرێکمان هەیە ئێمە کە فڵان شت و فڵان تیکەهی فڵان کەسە تەحویڵ موزەیاوە ئێمە خۆ لەگرا ئیسفادەی پوڵی و مادی لێ ناکەین ئەی هێڵینەوە با لەگرا ببێت مناڵەکان بێن خەڵک بێت ئەوەی کە عەلاقەمەند بە مێژوو بە فەرهەنگی کوردەواریە با بیبینێت فرێ لە دانەرجیەکانە و لەگرا تەحقیقیان کردووە هەر کۆمەکێکە بۆ دانەرجیوانە پس داوا ئەکەم لەو کەسانەی کە شتێکیان لە ماڵەکە هەیە نەیەژێ بێ ئەرزشە بێ ئەوەی کە کۆنە لای منە ئەرزشی زۆرە ئەوەی کە شتێکی هیچ و پوچە لە کۆڵانەکانە تووڕێنە من ئەوانم گەرەکە من شتی تازەم ناوێت ئەو شتەی کە کۆنە ئیسفادەی لێکراوە مێژوویەکی بۆ خۆی هەیە تەحویڵی موزەخانەی نەیبن هەمووی من ئەناسێ من فاتحی ئەرژەنگیم خەڵکی ئاوایی نێ موزەیەکم داناوە بۆ میلەتی کوردەواری من داوایان لێ ئەەکەم بەڕاستی بۆ ئەوانم گەرەکە بۆ خەڵکم بۆ میلەتەکەم گەرەکە ئەو شتانەی کە شک ئەبن خەریکە ئەفەوتێ فقط زەنگێکم بۆ بن یا پەیوەندیەکم لەگەلا بگن خۆم ئەچم ئەیهێن بۆ باوەڕینەکەون ئازێت من تەشەکر ئەەکەم لەو کەسانەی لە فرە کەس زۆر ئیسە ناوێ نابێت کە ئیسفادەیان بۆ کۆمەکیان بە من کردووە بەڕاستی پێویستە کە موزەمان بێ بۆچی ئەبێ میلەتی کورد کە میلەتێکی خاوەن مێژووی 12,000 ساڵەیە بۆچی بێ تاریخەکەیشی لە بەسوی موزە و بە هەروەعی شێوەکان هونەری نیشان نەدرێت یەک دوو مەوردی چکۆلە بووە ئەوەی کە من شکرم بەڕاستی تەشەکر لەو میلەتەیەکم کە فەرهەنگیان هالە سەرەوە بەڕاستی بڕێ لە کەسەکان کە ئانێ ئەچم و تەوزێ ئەدەم بۆ یەژم شتێکی ئەوە دەستەوە باوڕ کە ئفتخارەکە ئەویش بە شانازی وە شتەکانیان تەحویڵداوم بە تایبەت کاگناجیکانی سانانی کە فرە کۆمەکی و هاندەرم بووە فرشتیش کۆمەکی کردووم لە ئامۆژگاریەکانە و بڕێ کەس تا تەوزیح ئەم بۆی سەخت حاڵی ئەبێ و ئازانە من داوە شتێکی کۆنی لێ یەکەم من هەدەفمەوەتە کە تجارەتی پێوە بکەم داوای پوڵی کردووە بڕێ لە شتەکان بڵێ من بە پوڵ سندومە و لە پوڵ باخەڵ خۆم هەزینەم کردووە و فریان سندومە بڕێکیشیان هەدیە کراوە بەڕاستی هەم بۆ ئەوەی کە بە پوڵ سندومە لیان تەشەکوریانەکەم کە ڕازی بوون بە پوڵ هەم بۆ ئەویش کە هەدیە کردوە تەشەکورەکەم چونکە بەڕاستی ئەو کارەکەی منی ڕێخستووە کولەن ناوچەی مەریوان بە کولی لە هەر کوێ شتێکم بردبێ گەڕاوم لە ناوچەی هەورامانە هەر شتم بۆ هاتووە لە بەشەکانی تری ناوچەی مەریوانە هەروەکو کۆماسی و خاومیراوە ئەومان هەر شتم بۆ هاتووە کولەن گەڕاوم لە هەر کوێ شتێکم شک بردبێ بەکار هاتبێ چووم و هانیم و تەهیم کردووە. لە کۆتایی بەرنامەکەدا سپاس دووبارە دەکەمەوە و بە خێراتنی دووبارەتان ئەەکەم تەشەکر ئەەکەم کاک محەممەد لە خۆتان و لە کاناڵەکەتان بۆ گوندینێ بۆ موزەکەی من ئیشەڵا کە بەرنمەیەکی باش بوو بێت و ئەوەی کە
توانی بێتم تەوزیحم هابێ و ئیتر بەشەریش خاڵی لە هەڵە و لە ئیشتبانیە ئەگەر هەڵەیەکم بۆ بێ لە قسەکانە بە گەورەی بمانبورن ئەوە من و ئەوە موزە لە خزمەتی کورد و کوردەواریە ئیشەڵا هەر سەربەرز و دەکەوتوو بن منیش هەم لە خزمەتی ئەو میلەتە خۆشەویستە ئیشەڵا وەکو بچووکێک و خزمەتگوزارێ منیان قبوڵ بێت.